وەڵا ناڕازین پێی ئێمە ناڕازین بەوە کە هینی کورد لە ناوە بن میلەتی کورد بەوە ناڕازین و خوای گەورە بیان باتە دوا و کورد زاڵکا بە سەریانە ئیشەئەڵڵا یەک بگرن و ئاوا دەستکەن بە ناو یەکە و کوردستان ئازادکردن. ئێمە وەڵای یانەی هینەکەین تورکیاکەین کە ئازڵمان لە یەکەوە ئێمە ئەوانەیە کوژێ بێ خەتای ئەمانە چی بێت مناڵە کوژێ ژنە کوژێ پیاوی ئەختیارە کوژێ پێمان ناخۆشە هەر هەمومان پێمان ناخۆشە کورد زوڵمی لێکرد و زوڵم لە کوردەکەن و بەنای ناحەق ڕۆڵەی مسلمانانە کوژن و خەڵک یەنە سەرمان و زوڵم لە کوردەکەن و زۆرمان پێ ناخۆشە کە بە تایارەوە ئاوا یەنە سەرمان و زوڵممان لێ یەکەن و ڕۆڵەی خەڵکە کوژن و ڕۆڵەی مسلمانانە کوژن و پێمان ناخۆشە و خەترمان لێ یەکرێ و تورکیا بەنای ناحەق واکا لە میلەتە تورکیا کە ڕژێکی نابەجێ ئەکاتە سەر ئەو برادرانەی ئێمە ئەو هەواڵانەی ئێمە کەوەکو کوردێکی زڵم دەکراون کە لەسەر خاکی خۆمان بەبێ ئەوە هیچ نێکمان کرد دەبێ هێرشەکاتە سەرمان ئێمە هیچ بەس داوای ئەوەکەن کە بژینە هیچ هینێکمان بەترسێکمان بۆ سەر تورکیا نەبوو کە تورکیا دژمنێک یاوە دژمنکاری ئەگاسە براوخشکەکانمان ئێمە ئەگەر براوخشکمان خۆمانە نەبن کە لەوێ پشتگیریمانگەن هیچ کەسێ نەبوو پشتگیریمان لێ بکە هیچ کەسێکمان نیە ئەو براوشکان بێ وەکو ئەشتەتی خۆشمان داوا لە هەموو بنەماڵە و خزم و کەسەکەم کە پشتگیریان کە ئەگەر بە یەک فیشێکی کلاشنکۆف فیش بێ بە هەچ هاوکاریە بتواناکی بە شەڕ بێ بە پشتگیری بێ بە یارمەتی مادی بێت داوایان یەکەم کە یارمەتی ئەم براوخشکانەمان بن کە قەدرێکی گەوریان لێکرێ و کە ئاوا هجوومێکی ئاوا لە سەریانە بەبێ هیچ تاوانێ بەبێ و غەدرێکیان لە کەسکرد دەبێت ئیلا ئەوە بێ خۆپاراستن نەبێ ئێمە مەترسی نەبین بۆ سەر هیچ کەسێک ئاوا غەدرمان لێکەن